کۆماری ئیسلامی لە ئاستی دنیادا زیاتر پەراوێز دەخرێت. هاوپەیمانانی کۆماری ئیسلامی ئێران و بەتایبەت چین و رووسیا ڕۆژ لە ڕۆژ زیاتر لە کۆماری ئیسلامی دوور دەکەونەوە. لە سەفەری چەند ڕۆژەی ڕێبەری چین بۆ عەرەبستانی سعودی، چین بەکردەوە بە شێوەیەکی ئاشکرا لەگەڵ حکوومەتی عەرەبستان و هاوپەیمانەکانی لە بەرانبەر کۆماری ئیسلامیدا هاودەنگ بوو. تەنانەت سەبارەت بەو سێ دوورگەیەی کا وڵاتانی لێوارەی کەنداو لەگەڵ کۆماری ئیسلامی لەسەریان کێشەیانە. ڕێبەری چین خوازیاری چارەسەرکرانی بابەتی مالکیەتی ئەو دوورگانە لە ڕێگای وتووێژی سیاسی و دیپلۆماتیکەوە بوو. ئەوە لە حاڵێکدایە کە کۆماری ئیسلامی سەبارەت بە مالکیەتی ئەو دوورگانە ئامادەی نییە وتووێژ بکات. ڕێبەری چین تەنیا بەم هاودەنگیەی لەگەڵ عەرەبستانەوە نەوێستا و سەبارەت بە کێشەی یەمەن چاوپێکەوتن و وتووێژی لەگەڵ جەمسەری نەیاری حکوومەتی ئیسلامی هەبووە. ڕێبەری چین لە هەڵسەنگاندنی 3 مانگ ناڕەزایەتی لە ئێران بەو ئاکامە گەیشتووە کە مانەوەی حکوومەتی ئیسلامی لە ئێران گەلێک چۆتە ژێر پرسیارەوە. بەل لەم سەفەرەی ڕێبەری چین بۆ عەرەبستان لە زۆربەی ڕاگەیەنەرەکانی چیندا گەلێک راپۆرت سەبارەت بە ناڕەزایەتی و مانگرتن لە ئێران بڵاو دەکرایەوە. دیار دەکان باس لە خۆ بە دوورگرتنی رووسیا لە حکوومەتی ئیسلامی لە سووریەش دەکەن. هاندانی بەشار ئەسەد لەلایەن پۆتینەوە بۆ کۆبوونەوە و هاوکاریکردن لەگەڵ ئەردۆغان لەم ڕاستایەدایە. هەروەها بێدەنگی و تەئیدی ناڕاستەوخۆی عەمەلیاتی ئەرتەشی ئیسرائیل لە دژی بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی لە سووریا ماوەیەکی زۆرە بۆتە جێگەی ناڕەزایەتی حکوومەتی ئیسلامی. لەم بارودۆخیش پرزەی ئێراندا حکوومەتی تورکیەش ڕایگەیاند کە ڕاگەیەنەرە فارسی زمانەکان ڕوو بە ئێران کارا دەکات. لاوازبوونی حکوومەتی ئیسلامی لە نێوخۆدا و شەپۆلی ڕوو لە گەشەی ناڕەزایەتیەکان دەوڵەتانی ڕۆژاوایی تا ئاستێک بەرەو سیاسەتی خۆ بە دوورگرتنی زیاتر لە ڕژیمی ئیسلامی و دفاع لە ناڕەزایەتی خەڵک لە دژی کۆماری ئیسلامی پاڵ پێوە ناوە. هەڵوێستی ڕسمی ئەوان بۆ مەحکومکردنی ئیعدامی موحسین شکاری نمونەیەکە لەم سیاسەتە. ئەوان هەر نەخشەیەکیان بۆ داهاتووی ئەم ڕژیمە لەسەردا هەبێت لە بارودۆخی ئێستادا سیاسەتی گوشارهێنان بۆ سەر ڕژیمی ئێران لە پێناو دەستەبەرکردنی ئیمتیازی زیاتریان گرتۆتە بەر. دەخاڵەتی چین لا کێشە ئەرزیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی عەرەبی لێواری کەنداو شکستی دیپلۆماسی و ئیستراتیژی سووران بەرەو ڕۆژهەڵاتی حاکمانی ئیسلامی ئێرانە. حکوومەتی ئیسلامی کە لەگەڵ دەوڵەتانی ڕۆژاوایی کێشە و ناکۆکی زۆری هەبوو، سووران بەرەو ڕۆژهەڵاتی کردبووەوە ئیستراتیژی خۆی. سوورانی بە ئاشکرای چین بەرەو عەرەبستان و وتووێژ لەگەڵ نەیارانی حکوومەتی ئیسلامی لە ناوچەکەدا شکست و پەراوێزکەوتنی زیاتری کۆماری ئیسلامی بە شوێندا دێت. دەستگای دیپلۆماسی حکوومەتی ئیسلامی نەیتوانی بە تەبلیغاتی درۆینە ڕاستیەکانی نێوخۆی وڵات لە بەرچاوی خەڵکی دنیا و حکوومەتەکانیان ون بکات. بێگومان سوورانی چین بەرەو عەرەبستان و هاوپەیمانەکانی قەیرانی حکوومەتی لە نێوخۆی ئێراندا قوڵتر دەکاتەوە. رووسیەش درەنگیان زوو ناچار دەبێت بۆ دابینکردنی بەرژەوەندیە درێژماوەکانی لا ئێران دەست لە پشتیوانی جنایەتەکانی کۆماری ئیسلامی هەڵبگرێت. ڕژیمی ئیسلامی لەژێر گوشاری خەڵکی ئێران و پەراوێزخرانی زیاتری وڵاتانی دنیادایە. درێژەی ناڕەزایەتی و مانگرتن لە نێوخۆی ئێران بەشێک لە دەوڵەتانی دنیا ناچار بە پێداچوونەوەی پەیوەندیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دەکات. پەیامی خەڵکی ناڕازی ئێران ڕوون و ئاشکرایە. پشتیوانی و هاوکاری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بە مانای دوژمنایەتیە لەگەڵ خەڵکی ئێران. ئەم وڵاتانە و حکوومەتەکانیان نەک لەبەر دیفاع لە خەڵکی ئێران لە حکوومەتی ئیسلامی دوور دەکەونەوە، بەڵکو پاراستنی بەرژەوەندیە درێژماوە جۆرە و جۆرەکانی وڵاتانی دنیا بەستراوەتەوە بە دوورکەوتنەوە و هاوکاری نەکردن لەگەڵ ڕژیمی ڕوو لە نابوودی ئیسلامی ئێران.